دەبی هەموو عێراق ساولا سەفین یاسینی بکاتن دەبی هەموو عێراق جێ بداتە سەفین یاسینی بزانە ستەکاتن لە بۆ کورد و لە بۆ کوردستان لە بۆ یانێ وەرشی هەولێر ئینسانەکە هەتا برێ ئیساهیلی هەموو شتە چییە یانەکەمان لە وەختەچیدا بوو لە وەختەشدا بوون یانەکەمان کەتبوو هەری خستەوە هەستانەوەک هەستاندەوە یعنی هەموو عێراق و کوردستان و هەمووی شۆک کرد بەس بە قسە معقولەکانی وی بە پاڵپشتی وی بە پاڵپشتی سەفین یاسینی دەبی هەموو عێراق ساولا سەفین یاسینی بکاتن دەبی هەموو عێراق جێ بداتە سەفین یاسینی بزانە ستەکاتن لە بۆ کورد و لە بۆ کوردستان لە بۆ یانێ وەرشی هەولێر سەفین یاسین یعنی شتەکە ڕقەمەکە لە عێراق تازە ناوی دایتەوە و دەردەچیتن بە هەموو نەوعی پاڵپشتینە نەک هاندەر هەموو کوردیش پاڵپشتی سەفین یاسین دەبیتن چکە سەفین یاسین شتەش لە بۆ هەولێرە کردیا تاریخی بووە فەرموو دوونێ لەگەری دانیشتینە دەرێ چەندتان دەبێ پاس ئەنی باس زۆر بە شەچی ڕۆتینی ئەتیادی 10 20 30 40 50 یعنی ئەوە سەفین یاسینە کە ئەو قسانە دەکاتن بەرامبەر هاندەرانی بەرامبەر زەماوەریانی وەرشی هەولێر لێرەوە زۆر دەستخۆشی لێ دەکەم و زۆر سپاسی دەکەم خۆم هەتا ئێستا هیچ ئەو دەم بەسەر ڕیز نادێش دەهر نەگوتیام بەس زۆر بەسەر سەفین یاسینی دەهر درێم سندی بەسەر داهای برێم ئەو کابرا ئیساهیلە هەشتان کەمە